باستی پێگاتەیەکی ناکریستاڵی ڕق دەکەم کە مەودایەکی بەرفراوانی هەیە لە بەکارهێنانی پیشەسازی، بیناسازی، جوانکاری و تەکنەلۆژی. شوشە ئێستا یەکێکە لە بازرگانیە گەورەکان لەسەر ئاستی جیهان. بە ژمارە پێتان بڵێم بازرگانیکردن بە شوشەوە لە سەرانسەری جیهاندا ساڵانە زیاترە لە 93 ملیار دۆلار. با پێتان بڵێم پێکهاتەی شوشە چییە؟ بە ڕێژەی 190 لە لەم دروست دەکرێت. جۆرێک لەم لەمە ئێستا لە ئیدارەی گەرمیان لە هەرێمی کوردستان بوونی هەیە و بەشێکیشی لە پارێزگای ڕوومادی لە پارێزگاکانی خوارو و ناوڕاستی عێراق بوونی هەیە. با مێژووی بەرهەمێنانی شوشەش بۆ یەکەم جار پێتان بڵێم ساڵی چەند بووە. مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ 6000 ساڵ پێش ئێستا. ئێستا ئەم پیشەسازیەش لە هەرێمی کوردستاندا لە قۆناغێکی سەرەتاییە. پێتان بڵێم چەندین کارگە هەن کە خامەکەی لە دەرەوە دێنە هەرێمی کوردستان و دواتریش بە چەند شێوازێکی جیاواز کاری لەسەر دەکەن. لەگەڵم بن کارگەیەکی بەرهەمێنانی شوشە لە هەولێری پایتەخت بەسەر دەکەینەوە. بەرهەمێنانی شوشە بە قورسترین و گەورەترین پیشەسازی دادەنێ لە دوای کارگەی شیش و چیمەنتەوە. ئێستا لە هەرێمی کوردستان بەرهەمێنانی شوشە لە قۆناغێکی سەرەتایە، بەڵام چەندین کارگە هەیە کە لەسەر شێوازی خواستی کڕیاران و هاوڵاتیان شوشەی جۆراوجۆر بەرهەم دێنن بە ستافێکی ناوخۆیی بە ئامێری پێشکەوتوو. تەنها قاڵبی شوشەکە دەیەنێتە هەرێمی کوردستان، دواتر بە شێوەیەکی ئەندازەیی و ستاندار کاری لەسەر دەکرێت. هاوشێوەی ئەم کارگەیە چەندین کارگەی تر هەیە لە هەرێمی کوردستان. بەنمونە تەنها لەم کارگەیەدا 100 هەلیکاری ڕەقساندووە و توانای بەرهەمێنانیشی لە نێوان 1000 بۆ 1500 مەترە. مەبەستی من و هاوکارانمە لەم بەرنامەیەدا بە دوواداچوون بۆ ئەم بابەتە بکەین. لەم کارگا ناوخۆیەدا ئەندازیارانی کورد لە کارگەکەدا بە شێوەیەکی بەردەوام کار لەسەر ئەوە دەکەن کە باشترین جۆرەکانی جام بە هەموو شێوە و قەبارەکان بەرهەم بهێنن کە بەرگەی گەرما و سەرما بگرێت و ڕەنگی جامەکەش نەگۆڕێت. لە کارگەکەدا ڕۆژانە نزیکەی 1000 مەتر شوشە بە قەبارەی جیاواز دروست دەکرێت. ئامێرەکانی کارگا زۆر پێشکەوتون و بەشێکیان ئامێری بڕین و بەشێکی دیکەشیان چوارگۆشەی جامەکان پاک دەکەنەوە. هەروەها فڕنێکی هەیە بۆ پتەوکردنی جامەکان و جۆرەکانی جام بەردەستن لە کارگەکەدا کە بریتین لە جامی ئێرانی و فەڕەنسی و تورکی و بەلجیکی. کارگێکی تایبەت بە بەرهەمێنانی شوشەیە. ئەو خامەی کە دێ بۆ ئێوە لە کارگەکەی ئەوەیە چی لێ ئەەکەن؟ ئەمە یەکەم شت نەوع جامەکانمان لۆ دەکەن قالبن حسب طلبیە زەبوون ئەو چ داوایەکی ئەمەکان جامەکە ئیرانی بی، تورکی بی، فەڕەنسی بی. جامەکانمان هەیە ڕەشە، عاکسە، ئەو نەوعانەمان هەیە. لێرە جیازی بڕینی جاممان هەیە کە لێرە قیاسەکان داخل دەکرێت لە حاسیبەی جامەکە دەبڕێتن. پاشەی جیازی ئەوەمانەیە ئیکۆسەرەی کە بەڕێوە دەکەن کە ئەو تیژایی جام نەمێتن. پاشەی دەستە غەسالەی لە غەسالێت پێپەر دەبێ حتا دەگاتە فڕنی. ئەوە پێشەوەی سوگەریت بکرێت جامەکان. نوعاکی دیشمانەیە ئەگەر 8 ملیم بی، 10 ملیم بیتن یان جامەکە سینگل بیتن، ئەو زۆرە جیازەمان هەیە کە پۆلیشی دەکاتن، بریقەی دەینیتن. شتەکانی ئەوە لێرە بە ئامێر جامی دەدەن؟ بە هەموو بە جیازی پێشکەوتومان هەیە ئامێری دەدەن. باشە چەند جۆری شوشەتان هەیە ینی کە ئیشی لەسەر بکەن؟ جامەکانی کە هەیتمان زۆربەی مەثەلەن تورکیمان هەیە، ئیرانیمان هەیە، فەڕەنسیمان هەیە، ئیماراتیە، سعودیە، حەسەب تەڵەبەیە. ملیمەکانی چەندە؟ ملیمەکان دەست پێ دەکات. چارمان هەیە، 5، 5.5، 6، 8، 10، 12.
زامەکانی کە بەکاردێنین زۆربەی لۆ بینایەکانە لۆ دوکاندارەکانە لۆ مەشارەیە گەورەمان هەیە بە باشترین کوالەتی مادەکان چین کە تێکەڵی دەکەن لەو فڕنوشتەوە لۆ کە جامی دەبنی سپێسەرمان هەیە لە 6ەوە دەست پێ دەکە هەتا 12 ناوعمادە شتێدایە وەچی فۆرە تێ دەکەین ئەوە عەزلی لەکاتن کە هاوینێ گەرمایی نێت ژۆرێ و زستان ئامێش کە زۆرێ گەرم بکاتن دەکا شاگرد بە شێوەیەکی گشتی لە کارگەکەیە چەند هەلیکاتان ڕەخساندووە ئێرە تقریبا ئەمە نێزیکی تقریبا 100 نەفەر دەبین 100 کرێکار دەبین کوالەتی کارەکانتان چۆنە هەرتەنها بۆ ناوخۆی هەرێمی کوردستان شوشەدا بین دەکەن یا دەینێرن نا لێرە ئیشەکەمان لۆ ناو کوردستانە و لۆ دەرێ کوردستانش ئیش دەکەین لە ساڵانی ڕابردوو دەمابینی ئەم شوشانە کێوە بە نەخش و کاری لەسەر دەکەن لە دەرەوە دەهات ئێستا لە ناوخۆیان دروست دەکرێن چ جیاوازیەکێ لە ڕووی کوالێتیەوە لە ڕووی نرخەوە کوالەتی دەرەزەیەکە دووش ئەو جامەکە لۆمان دێتن لێرە حکوومەت یارمەتی داینە کە زیازی پێشکەوت و داخلی کوردستان بیتن بەواستای ئەو شتە ئەمە دەتانی پێشکەوین باشە شتێک زۆر بۆ خەڵک گرنگە ئەویش نرخەکەیەتی نرخەکەی فەرقیە لەگەڵ دەرەوە نرخەکەی بزەبت لێرە نرخەکەی هەرزانە لە شەریکەکانی دی هەرزانترە بەلوی عالم زۆربەی لێرە دێ داواکاری دەکەن خواستی ناوخۆی لەسەرە بزەبت بەڵێ ئەم بەشیان تایبەتە بەچی لە کارگەی شوشەکەیەوە لێرە ئەو بەشە عایدی دەبلیە دەبل جام کە دێتن جامەکە پێشەوەی دروست بکەین لێرە جام دەبلەکە ئەوەمانەیە ئەو سپێسەرە ئەمە چییە؟ ئەوە سپێسەرە ئەوە بینی عەزلی دەکا بینی جام لۆ گەرمایی لۆ سەرمایی لەگەت دەنگش یعنی ئەمە ئاخرێتە نێوان جامەکانەوە ئەو خۆرەشەیە نەناو ئەو سپێسەرە دادەندرێ ئەو مادەیە کەوە دەکا عەزلی بە خۆت بیتن چی ئەم مادەی لە چی پێگاتووە؟ خۆرە وەچی خۆرە ئەو سپێسەرە دادەندرێتن باشە پێسەرەکەشمان دەست پێ دەکە لە 6 ملیم هەتا 20 ملیم لۆپانی چەند پانتر بێ ئەوەندە عەزلی بە خۆتر دەبیتن تا چەند گرتی دەکرێت کامیشە 100% هەوای تێناچێت جامەکان پیس نابێت ئەوە گرنتی دەدەین پرۆژەکان زۆربەی کە دێنەکەمان گرنتیان دەدەین هەتا 5 ساڵ 6 ساڵ ئەو جامە هەر شتێک ئەوەی لێ هاتەوە شەریکە دووبارە لۆی دروستەکە جۆرەکانی شوشە سلیکات گەچی سۆدا شوشەکانی بڕۆ سلیکات قوڕخشم سلیکاتی ئەلمنیۆم شوشەی سیرامیک ڕیشاڵە شوشە ئەو نەخشانەی کێوە لەسەر شوشەکان ئەنجامی دەدەن لە چ ڕێگایەکەوە بە چه شێوازێکی ئەندازەیی ئەو کارە ئەنجامەدەن ئەوە بە سێ مەرحلەدا دەڕوان ئەندازیاران لە غورفەی کۆنتترۆل لە مشتری وەردەگرن تێکی دەکەنەوە پاشان دەچێتە لای ئەوانەی کەوا پێدرن ئەمە پێدرن مێز دەچێتە لای مێزی پیاسەکەی قالبەکەی دەردەیشن پاشان دێتەوە مەرحلەی ما ئەمە نەخشەکەی بە ئۆتۆکات یان بە سۆلدۆر دیزانی دەکەی لەسەر سیەسەکەی دەنەخشێنێ ئەو نەخشانە چیە زیاترەوە لەسەر شوشەکان دەینەخشێنن نەخشی جۆرا و جۆرن زۆر جار نەخشی تایبەتن ئەسەب دیکۆرات و هەندە جار زۆر عادەتی زۆر بازنەیە هێلکەیە شێوەی قەوسە لا سێگۆشە لا قەوسە ئەوانێ ئەسەب تەڵەبیاتی مشتریە بە زۆربەی بازنە و هێلکەیە ئەوە جاران لە دەرەوە دەکرا ئێستا ئەو نەخش و شتانی کە بەڕێز باتەکەی بە ئاسانی لێرە ئەنجام دەدەن زۆر بە ئاسانی زۆر بە دەقیقی بە شێوەیەکی ستاندەر بە نیزام و بە هەموو قیاساتێک بە هەموو نەخشەک ئێستا ئەمە گرنتی دەم هەموو نەخشەکی دیکۆرمان پێ دەکرێت ئەمە دوو جیازی سیاسیمانەوە تەرجێتمانەیە لەگەر بۆسماتیک هەموو نەخشەکمان پێدێتن هەموو ئەفرەکمان پێدێتن چ نەخشێک زۆر قورسە جاران نەدەکرا ئێستا لێرە دەکرێت پەپولە نەخشی پەپولە زیاتر وانەی ئەوانە لەسەر دیکۆراتن ئێستا زۆر بە ئاسایی دەکرێت پێشترێ نەدەکرا بەدەستی دەکرا خواروخێ دەرەست ئێستا بە دەقیقی بە ئۆتۆکات بە نیزامی دەکرێت بەهەندەسی وێنە حرفە دەشتانە وێنە هەموو شتێک وێنە بەس زیاتر وێنە لە ڕسمدانان ئەو بە شەشکەیە بەس چارچیوەکەی وێنەکەی دەتوانین دەربین دەتانن ئەو ئامێری بەکاری دێنن کوالێتیەکەی ستانداردەکەی پێشکەوتوەکەی چۆنە ئەو ئامێرەیە لە چەند دەوڵ پێک دێت دەوی بڕینمانەیە لە بۆ 10 ملیمی 6 ملیمی هەروە بەرمیش لە خۆی دەکات و تەلمیعیش لە خۆی دەکات جیازەکە پێشکەوتووە
زۆر پێشکەوتووە جیازی تەتەوەرتری شەیە لە پلانماندایە جیازی تەتەوەرتر بینین بەس ئێستا لەو ئاسێەوە زۆر باش. ینی ئێستا هەر داواکاریەکە بێ بۆ هەر نەخشێک بۆ هەر قەوسەیە و بە ئاسانی دەتوانن زۆر بە ئاسانی بە داقیقی. ئەمانە مستافی ناوخۆی ئەنجامیەدەن؟ بەڵێ هەموو ئەندازار ستافی ناوخۆی خۆمانێ. لە بەشی بڕین کارەکان بە پێی داواکاری بەڕێوە دەچن. سەرەتا زانیاریەکان و پێداویستیەکان وەردەگیرێت، پاشان پێوانەکان دەخرێنە ناو کۆمپیوتەری تایبەت بە ئامێرەکە و دواتر جیاکاریەک بە شێوەیەکی ئۆتۆماتیکی ئەنجام دەدرێت لە ڕێگای چەندین جۆری دیزاینەوە بە ئامێری تایبەت لەسەر شوشەکە دەنەخشێنرێت و بە پێی خواستی کڕیارەکان دروست دەکرێت. بە باشترین کوالێتەکانمان زۆر باشە کە لەسەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر پاڵپشتیمان دەکە لەسەر کوالێت کە کوالێتێکی باش و خواستێکی زۆری لەسرە جام بە ئەنواع جام و کوالێت و مارکاتدا ئەمە ساغ دەکەینەوە لە هەرێمی کوردستان لەناو شاردا بڵاوی پێ دەکەین بە باشترین کوالێتی جامی سکوریتی دەیدێرین بۆ هەموو خواروی عێراق بۆ هەموو خوارن محافظەکانی عێراق دەنێرن لە جامی سکوریتی دەبن زایدەن لامنێت و زدە ڕەساس لرە ئێتەکەی کوالێتێکی بەرزە نرخیش نرخەکان زۆر گونجاوە لەگەر شارەکانی تکا وڵاتەکانی تکا بە کوالێتێکی بەرز لێرە بەدەست دەکەوین. ڕێژەی کرێکارەکانمە 175 کرێکاری خۆماڵیە 125مان کرێکاری بیان نییە زۆر پاڵپشتیمانن دەستخۆشی لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین کاری پێشبڕکێ لەگەر هەموو وڵاتەکان بکەین لە ڕووی شوشەوە چکو شوشەیمە شوشەیەکی شتێکی شازە خاوێنە جوانە کلینە کوالێتەکەی زۆر بەرزە. من وەکو گەنجێکی شاری هەولێر سوپاس بەخۆ هەلیکان بۆ ڕەخساندووە لەم کارگەیەدا هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان هەریکای زیاتر بڕخسێنێت بۆ گەنجان خۆشبەختانە ئێستا لە هەرێمی کوردستان کارگەی زۆر هەیە هەتا کارگەی زۆرتر هەبێتن هەلی کار زیاتر دەبێت. ڕێنمایی نوێ بۆ کاری ئەندازیاری و ڕۆڵی شوشە و کاریگەریەکانی لەسەر باڵەخانەکان چییە؟ ئەندازیارانی کورد سەبارەت بە سوودوەرگرتن لە شوشە لە دیزاینی جوانکاری باڵەخانەکاندا و گۆڕانکاریەکان چی دەڵێن؟ دەمەوێت لەوە لەگەڵ بەڕێستانە دەست پێ بکەم شوشە یاخود جام ئێستا لە دنیای تەلارسازیە چ ڕۆڵێکی هەیە؟ زۆر سپاس کاکدیانم ڕاستی ئەگەر بە شێوەیەکی گشتی باشی با بچینە لە پێش و بچینە سەرنجام باسی ڕووی تەلارسازی شار بکەن ڕووی بیناسازی بکەین لە شارە بە خۆشحاڵیەوە هەرێمی کوردستان ئێستا دەبینین بۆ ماوەی ساڵانێکە گەشەیەکی تەواوی لە ڕووی بیناسازی و لە ڕووی ئەندازیاریەوە بەخۆیەوە بینیوە کە ئەمە بەڕاستی جێگەی خۆشحاڵێ چونکم ڕووی گەشی وڵات ڕووی شارستانێتی وڵات بەڕاستی لە ڕووی ئەندازیاریەوە بەدەر دەکەوێت. من زۆر جادەوەی دەڵێم کاتێک گەشتارێک ڕوو لە وڵاتێک دەکا بەڕاستی هەر لە ئاسمانەوە هێشتاندا نەبەزیوە لە ناو تیارەکە دەبینی ئەو وڵاتێتوە لەکوێی دنیاە. بە خۆشحاڵەوە هەر گەشتارێکی ئێستا پێش 15 ساڵێک بۆ نمونە ئەگە هاتبێتە کوردستان لەگەڵ ئێسایە کە دێت زۆر جیاواز قسان دەکا هەز دەکا کە کوردستان بەڕاستی گەشەیەکی تەواوی لە ڕووی کاری پیشی ئەندازیاری و بەخۆیەوە بینیوە پێشکەوتنێکی باشی بە بەخۆیەوە بینیوە. ئێستا بەکاریهێنانی شوشە لە ڕووی باڵەخانەکانە بەڕاستی لە زۆربەی زۆری وڵاتانە پێشکەوتنێکی باشی بەخۆیەوە بینی لە هەرێمی کوردستانیش ئێستا ئێمە زۆر باڵەخانە بەکارمانەوە پێشان بەڕاستی بەکارهێنانی شوشە لە وڵاتی ئێمە زۆر کەم بوو لە بەروی ئێمە کارگەکانمانەوە بە خۆشحاڵی و ئێستا لە کوردستانە توانیمانە ئەو کارگانەش دروست بکەین بەڵام پێویستە بۆ ڕێکاری دروستکردن بۆ ڕێکاری بەکارهێنانی کۆمەڵێکارەیە بەکاری بێنین دیزاینەرەکە ئەبێت دیاریکە ئەو شوشەیە چۆن دروست کراوە سومکی چۆنە
کەش لەگەڵ کەشوهاوکە ڕووی باڵەخانەکە لەکوێیە کۆمەڵێ ڕێکار هەیە ئەبێ دیزاینەرەکە دیاری کردبێ ئەو دیزاینەرە لەگەڵ لایەنی جێبەجێکارەکە لەگەڵ ئەو لایەنەی کە دووریسی دەکات پێکەوە ئەمانە هەر هەمویان بڕیار دەدەن کە ئەو باڵەخانەیە پێویستی بەم جۆرە شوشایە کە بەکاری دێنێت لە ڕووی چ ڕوویەکشەوە بەکاری دێن ینی ستانداردەکان ئەمەمان پێداڵن دەبێ ئەم ڕێکارانە بگرینە بەر بەڵێ بە تاکیت ستاندەرەکە بەو شوێ دیزاینەرەکە دیاری دەکات ئەو دیزاینەرە کە خۆی دیزاینی کردووە پێت دەڵێ ئەم ڕووە پێویست دەتوانم ئەم ڕووە جامە لە بەرەوەی جارێ لە ڕووی دیزاین لە ڕووی تەلارسازی و ڕوویەکی جوانی پیشانەدا ئەو جاریش پێت دەڵێ بەم شێوەی ئەتوانم ئەم جامە بەکار بێنم لەم ڕوو ئەتوانم بەم بەکار بێنم لە بەرەوەی تەماشای بەکارهێنەرەکانی شەکە تەماشای کەش و هەوای و کارە سروشتەکانیش باشە بە پێی و ئەزمموی کە جەنابتان هەتانە باسی لایەنە باشەکەت کرد لارەی میکسان باسی کاریگەرەکانی شکرد چکەم و کورتێک هەیە کە بتوانێت چا بکرێت بکرێتە ڕێنمایی بکرێتە مەرد کاتێ باڵەخانەیەک تەنانەت خانوویەکیش کە دروست دەکرێت لە ڕووی شوشەوە ڕووکەشەکەی چ مەرجێکی بەدامەێت ئەو لایەنانەی بەڕاستی لایەنە پەیوەنددارەکان لە ناو حکوومەتی هەرێمە ئەو لایەنە پەیوەندداری کە مۆڵەتی بینادادان بۆ نمونە وەزارەتی شارەوانی بێ ئەو لایەنەکانی تریش بێ کاتێک کە مۆڵەتی باڵەخانەیەک دەدەن ئەگەر لە خانوویەکی بچووکی شەوە بێ ئەبێ دیاریکەن ئەو خانوو بچووکە کێ بەکاری دێنێ ئەو کەسانی کە بەکاری دێن ئەبێ بە تەندروستیدا بژێن چون من کەسانێکی ئاسادەم کەسێکی ئاسان دەمێ خانوویەک بۆ مناڵەکانی خۆم دروست بکەم کێ لایەنی پارێزەری منە کە ئەو خانوو چۆن دروست دەکەم لە ڕووی ژینگەوە کەشوهەواوە لە کۆمەڵێ ڕۆوە بۆ نمونە ئێستا ئێمە لە کوردستانەوەی چەند ساڵێکی ڕابردووە ئەمە کێشەیەکی زۆرمان هەبوو لە کارەبایە بەڵاستی لە کەمی تەجوی کارەبای باسەکەمت باڵەخانەیە دروست دەکەم ئەبێ ئەو لایەنە کەمۆڵەت بە منەدا دیاریکە بۆ من چۆن ئەتوان باخاڵنە بەکاربێن بۆی بە کەمترین وزەی کارەبا بەکاری بێن چیم پێویستە ئەو ڕێکارانە بەکار بێنم تەنانەت لە ڕووی کۆمەڵشتەوە ڕێکاری بەکارهێنانی ئاو کارەبا ئەمانە لە سەرسەکەی جەناب دەڵێن شوشە گەرمی و ساردی دەگەڕێنێتەوە دەورێکی زۆری هەیە کوالیتی شوشەکە ئەمە تا چەند گرنگە بەتاکید وەکووتم کوالیتی شوشەکە دیاری دەکات بەکارانی شوشەکە دیاری دەکات هەر وەکو باسم کە ئەگە لە خانوویەکی سادە جانە لە خانوویەکی سادە تەنها یەک جامی شوشە بەکارێنا ئێستا ماوەی ساڵانێکی زۆرەوە بووتە دەبڵ جام پێ دەڵێن دەبڵ جام دوو جامی شوشە بووە لەبەرەوەی ڕاستە ئەو دەبڵ جامی ئێمەش وەکو دیزاینە ئەسلەکە نییە کە بەکاری بێنن چۆن بینی ئەو دوو جامە بەڕاستی هەوای لێ کێشا بێتەوە بۆی بتوانن هەم لە ڕووی گەرمی و ساردی و هەم لە کۆمەڵە ڕۆوە بتوانن پەرێزە بەڵام بتێنێتەوە ڕێکاری بەکارێنێتەوە لە کارەکانی خۆتانە تا چەند سوودتان لە ئەو شوشانە وەرگرتووە کە لە کارگەکانی هەرێمی کوردستانە بەرهەم دێنێت وەکوتم هەرێمی کوردستان ینی کاتێککە ئەو کارگانە نەبوو ئێمە تووشی کێشێکی زۆر بووین کاتێک دیزانێرێک پێویستی بەوە بوو ڕووی باڵەخانەکەی بەو شوێت بەو جۆرە جامە دروستکە پێویستە لەگەڵ وڵاتانی دەرەوە ڕێکاری وڵاتانی دەرەوە دیزاینەر وڵاتە وڵاتانی دەرەوە لەوێت تەماشای ئەو کارگانە بکە ئەو کارگانە چی دەکەن چۆن دروست دەکەن دوایەوە کە ئایا بە پێ ئەو کوالەتی بۆ مواسەفاتی کە دۆ دادناوە ئایا بە هەمان مواسەفات دێتەوە بۆ تۆ یاننا ئەو هەمووی کێشە بوو وام ێستا لە ناوخۆ زۆر ئاسانە دیزاینەکە دەتوانێت ڕۆژانە تەماشای وەتە دڵنیایی بۆ ئێوە بۆ بەتاکی دڵنیایی دەدا ئێمە ئەو کارگانە بتەوێنێتەوێت لە وڵاتی خۆ تۆ هەتاوەکو بکرێت چەندێک تۆ مەوادی ناوخۆی زیاتر بەکاربێنی لە کۆمەڵی ڕۆوە تۆی سوادە دەکەی باڵاست. بازرگانی شوشە و پۆڵێنکردنی فرۆشتنی لەسەر ئاستی جیهان بە شێوەیەکی گشتی بازرگانی شوشە لە جیهاندا ساڵانە 90.8 ملیار دۆلارە. فرۆشتنی جۆرەکانی شوشە بەم شێوازەی خوارەوەیە بەڕێژەی 170.7 دەفری شوشە و بتڵ و پەرداخن بەڕێژەی 114.6 ڕیشاڵی شوشە و پشمی شوشەن بەڕێژەی 114.5 شوشەی سەلامەتی و تەمپێر و لامینێتن بەڕێژەی 112 کەلوپەلی سەرمێز و چێشخانە و دیکۆراتی ناوماڵن بەڕێژەی 109.7 ئاوێنە شوشەیەکانن بەڕێژەی 107.1 شوشەی فلۆت و شوشەی پۆلیشکراون بەڕێژەی 104.1 بابەتی شوشەی هەمەڕەنگن بەڕێژەی 103.8 شوشەی وەرەقن بەڕێژەی 103.3 شوشەی کاست و ڕۆڵدن بەڕێژەی 102.8 یەکەکانی شوشەی عەزلین بەڕێژەی 102.6 دەنکۆڵەی شوشەی زێڕەنگەرین بەڕێژەی 101.5 شوشەی تاقیگە و دەرمانسازین